سڵتانە ببینێرانی 1964 متوانانە قیم لە بەرنامەی تایبەتی شرۆڤەکاری سەربازی بۆ ئەم شەڕێنەوەوان ئەمریکا ئیسرائیل لەگەڵ ئێران بەردەوام دەبم لەگەڵتان تا دێت یعنی پێشهات و زانیاری نوێ لەسەر شەڕەکە ئاشکرا دەبێت هەروەها لێدوانی سیر دەدرێت ئەوەی کە هەیە لە تازترین لێدوانە دۆناڵد ترەمپ دەڵێت ڕەنگە شەڕەکە 4 هەفتە دواتر وتی 3 هەفتە بخایەنێت و دواتر دەڵێت ڕەنگە ئەمە بکێشێت بۆ هێرشی زەمینی بۆ سەر ئێران هێرشی زەمینی بکرێت چۆن ئەو وڵاتە بەرگری لە خۆی دەکات و تا چەند قورسە هێرشی زەمینی بکرێتە سەر ئێران لەلایەکی تریشەوە کەوتنە خوارەوەی فڕۆکە لە دوێنێەوە زیادی کردووە و بە هەمان شێوە کردنە تێگرتنی موشک لەلایەن ئێرانەوە بە ئامانجەکان لە وڵاتانی خەلیج هێشتا هەر بەردەوامی هەیە و دنیای پێشهاتی نوێ هاتوتە ئاراوە سەرباری ئەوەی کە شەڕەکە هەر بەردەوامی هەیە گفتوگوێم بابەتانە دەکەم لەگەڵ عەقید سەلام ئەسعەد ڕاوێژکاری 1964 بە کاروباری سەربازی جەنابی عەقید بەخێر بێیتەوە. خۆشتان بەخێر بێنەوە. بژیت. دۆناڵد ترەمپ لە لێدوانێکدا دەڵێت ڕەنگە ئەم شەڕە 4 هەفتە بخایەنێ دواتر دەڵێ نەخێر ڕەنگە 3 هەفتە بخایەنێ دواتر قسەیەکی تر دەکات دەڵێت ڕەنگە سەر بکێشێت بۆ هێرشی زەمینی بە زەمینی هێرش بکەینە سەر ئێران. من بیرمە لە سەروەختی شەڕی 12 ڕۆژەدا جەنابەت وتت قورسە هێرشی زەمینی بکرێتە سەر ئێران و کۆمەڵە شتەیە مساعدی ئێران دەکات هەر بەڕاستی وایە؟ بەڵێ بەڕاستی وایە هێرشی زەمینی بۆ سەر ئێران ئەمریکا بەتەنیا ناتوانێت بیکە ئەمریکا و ئیسرائیل بە هەردووکیانەوە ناتوانن هێرشی زەمینی بکەن جوغرافیای ئێران مساعد نییە خاکی زۆر گەورەیە ئەوێ عێراق نییە خاکەکەی بەلایەنەوە ئەگەر هێرش بەرێتە سەر ئێرانەوە بەلای کەمەوە خۆشی ئەمریکا ینی پێویستی بە 500,000 سەربازەیە نیو مەلیۆنیوێتن جگەلەوە خۆی بەتەنیا ناتوانێت ئەگەر هاوپەیمانان لەگەڵ خۆیان نەباتن ناتۆ ئەنجە هاوپەیمانان وڵاتانی ناتۆ دیارن هاوپەیمانانی شەوانی لەگەڵێ وەکو کۆریا و یابان و ئوسترالیا و کەنەدا ئەم وڵاتانەشە بێ بەشدار بێ بۆی بتوانێتن لە ناوچێت دابەزێ ئەو ناوچەیە کۆنتترۆل بکاتن لە هەمان کاتە ئەگەر لە ناو خۆی ئێران نەتەقێتەوە هەر پێی ناکرێتن بیگرێتن بەنسبەت ئەوەی کە بڵین چەندێ دەرفەتی ئەمریکا کوێ بۆ داخل بوون ئەگەر هاتوو بە زەمینی هێرش بکاتە سەر بۆ ئێران خۆی تەنها یەک ڕێگا ئەگەر بڵین لە دەریاوە تۆ دابەزی ئەمە جەنگی جیهانی دووەم نییە نۆرماندی بەو شێوازە دابەزی ئێستاکە کاتەکە جیایە تەنها یەک شۆنەتەوە ویش لە عێراقەوە داخل ببیت بە عێراقەوە شوێنی کەت نییە تۆ ئەگەر بتەوێ بڵین مەڵیق هەرمز و خەلیج بپارێزی بەلای کەمەوە تۆ لە عەبادان تەوێت تاکوواگەیتە مەڵی قرمز بە بوو شەهر وانەیە هەمووی ئەو ناوچانە ئەمەش مەساحەیەکی زۆر زەخمە و جوغرافیایەکی زۆر سەخت و زەحمەتە ئێرانی شەڕکەرن لە زەویە ئەوانە مەبینە ڕاست لە ئاسمانوانە وێرانن بەڵام گرتنی ئەم ناوچانە زۆر سەختە تۆ مەلیۆنی سەرباز دەوێتن بۆ ئەگەر ئەمە ئامانجە بتەوێتن بەکاریمێن ناتوانیت یعنی لە کەنداوی عەرەبیشەوە ناتوانن زەحمەتە زۆر سەختە ناتوانی ناتوانی زۆر باشە هەر دۆناڵد ترەمپ ینی باشەڵا هەموو ڕۆژە قسەکە لەسەر شەڕەکە و هەموو ڕۆژێ لە دوانی سیر دەدات دەڵێت هێشتا گورزی کوشەندەتر ماوە هێشتا هیچتان نەبینیوە کە لە ئێرانی بدەین باشە هەر لە یەکەم ڕۆژی شەڕەکە هەرچی سەرکردە و کورە تەنانەت ڕابەریش لە ناوچوون و کوژران هێشتا چی ماوە گوایە مەبەستی چییە؟ خۆی مەبەستی ئەوەیە ئێستا ئەم چەکانی بەکاری هێنا لە ئێرانە چەکی سیر بوو ڕاستی ینی شەکی نوێ بوو لە تەهران جۆرە بۆمبێکی بەکارهێنا ئەتەوت بۆمبی ئۆتۆمی تەکتیکیە ئۆتۆمی نەبوو بەڵام لەو شێوازە بوو تەقینەوەی زۆر سیر بوو جگەلەوە تۆ بزانە ئێستا مەسەڵەن مرشد و ئەوانەی کوشت و وەزیری بەرگری و ئەرکان و هەواڵگری و ئەوانە بەڵام تۆ جارێ عێراق چیت ماوە وەزیری دەرەوە کە شخصیەتێکی زۆر مهمە لەگەڵ پزیشکیانە ئەمانەی نەکوشت ئەمانە تقریبا مەیلێکی غەربیان هەیە بە تایبەتی پزیشکیان لاریجانیت ماوە لاریجانی لە مرشد لە خەمانەیی خەتەرترە بۆ ئەوان توندڕەوترە ئەمیان زیاتر کەماوەتەوە مەبەستی ئەوەیە ئەمانەش لە ناوەدا ئەگەر ڕێک نەکەون نەگەنە ئامانجێکە لەوە زیاتر هیچ شتێکی تر نەماوە بیکە مەگا ئۆتۆمی لێ بداتنەوەش قەت نابێتن زۆر باشە ئێران جاران تۆ باست دەکرد لە بەرنامەکانە کە لە ڕووی دەریایشەوە بەهێز بووە ئێران یعنی ئەمریکا ئێستا لە ڕووی دەریاییەوە ئیفلیجی کردووە تا ڕادەیەک 11 کەشتی هەبووە ئێستا 0 دانەی ماوەتەوە ئێران هەمووی بەرکەوتون و لێیاندراوە کراونەتە ئامانج
هەر بەڕاستی ئەمە ئێران لە ڕووی دەریاوە بە تەواوەتی لاوازەکان لەمانی میانزەکە شتێ خۆی وەکو بەجەنابتم ئەمانە کۆنن ینی ئەم مدەمیرانەی کە لێدراوە زۆری ڕاوەستا بووە گەر ببینی لە ناو دەریا نەبوو ینی کە لێدرا ئەمانە بۆ فڕۆکە هەدەفێکی زۆر ئاسانە کە لی بداتن لە هەمان کات ئەمانە لە 1970 لە جەنگی عێراق و ئێران ئەمانە بەکار هاتووە بەنسبەتی ئەو موشەکانی کە بەکاری دێنێ هەمووی کۆنە ئەوە نییە توانای نییە بەرامبەر بەهێزی دەریای ئەمریکا بۆسێ کە ئەوان بە موشکی هاربۆن لە مسافاتی دوورەوە لێدەن هەدەفی بۆ فڕۆکەشە بەڵام لەبیرت نەچێتن ینی ئێران چوارە وڵاتە لە ژێر دەریای 25 دانەی هەیە تاکو ئێستامانە لێ نەدراون ئێرانیش قورسی خۆی لەسەر چی فرێداوە لەسەر بەلەمە خۆکوژیەکان زەوارە قەنتیحاری لەسەر ئەوەیە لەوە هەزارەهای هەیە ئەمانە کارەکاتن لە ناو دەریایە باشە یەکێک لە خاڵەکانی دانوسانەکانی نێوان ئەمریکا و ئێران کە ئەمریکا داواکە جگە لەوەی کە نابێت بەرنامە ئەتۆمیەکەی و بەرنامە موشکەکەی نابێت بەیشەوە بمێنەیە دەڵێت دەبێت هێزی دەریاییت نەمێنێ هێزی دەریایی ئێران ئەوەندە مشکلەیە بۆ ئەمریکا کە ئاوا خستوتە ناو دانوسانەکانەوە کردوێتە خاڵی سەرەکی بەڵێ هێزی دەریایی ئێران کێشەیە گەورە دروستەکە لە خەلیجە تایبەتی لە ماڵی قەرمزە ینی تۆ ئەگەر بزانی شەرت نییە تۆ بۆ باخیرەی حربی ئەوانە هەر بۆ ئەمانەی نەوت هی وڵاتانی خەلیج ئەتوانێت زەرەرێ زێڕی پێ بگەێنێتن بەو زەورە قەنتیحاریانەی کە هەیەتی و عملیاتی ئینزالی شەتوانێ بکاتە سەریان دەست بخاتە سەر ئەمانە ئەگەر هێزی ئەمریکا مدەمیرات لەو ناوە نەبێتن لەبەرەوە ئەبێنە ناوی بداتن بۆ ئەوەی تیجارەت هاتوچووە لە مەڵی قرمز بکرێ بە ئەسراحەتی هەتاکو هێزی دەریای ئێران ئاها بەهێز بێ لە بەلەمەنتیحاریەکانی خۆکوژەکان تیجارەت لەوێ ئاسان نابێتن ڕەتبوون باش ئێران ئێستا بە هەموو لایەکا پەلە هاوێژێ ساڕوخە گرێتە هەموو لایەک بە تایبەت وڵاتانی کەنداو وڵاتانی خەلیجی زۆر بە ئامانجگرتووە ئەوەندە خەریکی ئەوانە و موشک گرێتە ئەوان ئەوەندە ناگرێتە ئیسرائیل ئەمە بۆچی؟ یەک وڵاتانی خەلیج ئەگەر سەیر بکەی سەڵتەنەی عومانە ئیماراتە ئەمانە هەموو هینیان هەیە لەگەڵ ئیسرائیلە تەطبیعیان هەیە و هەمویان ڕێککەوتونە قەواعدی ئەمریکی زۆرە لەو ناوچەیە مەبەستی ئەوەیە ئەو ناوچەیە زەعیف بکە دوو تۆ ئێستاکە گەر سیر بکەی کە لێیانەداتن بۆ نمونە لە ئارامکۆیدا لە سعودیە لە نەوتەکەیدا قەتەر غازی ڕاگرت باشە کە تۆ غاز ڕاگری و نەوت ڕائەوەستێتن ئێستا بەرمیلی نەوت وا بەرزە بێتەوە لە سەدیش ڕەتە بێتن لە $100 بۆ هەیە ڕەت ببێتن قەتەر غازی ڕاگرت شەڕی ئۆکرانیا و رووسیات هەیە غازی رووسی ناگا بە ئەوروپا چییە کا لەم کاتەیە ئەگەر مەوسمێکی تازە بێتن زستانێکی تازە ئەگەر ئەمانە نەکەوێتە ئیش وێرانە بێ ئەوروپا اقتصادی ئەوروپا بەڕاستی وێرانە بێت زۆر سەختە بێتن لەسەر هاوڵاتیانی ئەوروپا لەبەرەوە بەم وڵاتانەیە ڕاست و چەپی مەجگە لە بنکەکان جگە لە بنکەکان بۆی اقتصاد وێرانکە شەڕی دنیا ئەستا هەمووی ئیکۆنۆمیە تۆ لەسەرەوە شەڕەکەیتن بزانیت ئەوەیە مەبەستەکەی ئەی بۆچی بەسەڵەنێکێک لە بنکە گەورەکانی ئەمریکا ئەنجەردیکە لە تورکیا بۆچی ئێران پەلاماری ئەم بنکەی نەداوە تاوەکو ێستا لەم شەڕەدا ناوێرێت یا چی مەبەستێکیە کە نادا لەو بنکەیە خۆی دوو هۆی هەیە سەرەکی بۆ لە ئەنجەرلیک نادا یەک فڕۆکەی ئەمریکی لە ئەنجەرلیکەوە نەهاتووە بۆ ئێران کە لی بداتن بەکاری نێتەوە تورکیا ڕازی نەبووە کە ئاسمانی بەکاربێتن دووش موشکی جەوالیش ئەم موشەکە زیرەکانە شاپیای ڕەت نەبووە تاکۆی ئێستاکە لەم دەخەیە هۆی دووەمی سەرەکی کاکە لەبیرت نەچێت تورکیا ناتۆیە لە وڵاتانی ناتۆیە تۆ ئەگەر وڵاتێکی ناتۆ لێ بدرێتن ئەو کاتە بەندی پێنجەمی ناتۆ ئەکەوێتە کار مەجبور هەموو وڵاتانی ناتۆ ئەبێ بێن یارمەتی بدەن و لە وڵاتە بدەن کە لێدراوە چ وڵاتێ لە ناتۆ دەی بەندی پێنج یەکسەر تەفعیل ئەکرێتن هێکە تەفعیل کرا ئەو کاتە هەموو ناتۆ دێتە مەیدانەوە و ئێران بەرگەی ئەوە ناگرێتن دەبا پرسیارە گریمانەیەکە بکەم ینی ئەگەر ئێران لە ئەنجەرلیک بدات و تورکیا بێتە جاو و شەڕەکە هەندێک گەورە بێت و بێتە وەڵامکاری لە ڕووی سەربازیەوە چی ڕوودەدا لە نێوانەوە دوو وڵاتە هەردووکیان لە ناوەچن بۆ یەک تورکیا هێزی ئاسمانی زۆر بەهێزە وەکو ئێران نییە و چەکی جیاوازی هەیە و باشتریشی هەیە زەرەر زۆر بە ئێرانە گەیەنێ بەڵام لە هەمان کاتا لە بیرمان نەچێتن ئێران موشکی هەیە
تورکیا اقتصادی لەسەر سیاحەت و چوونی نەوت و میناکانیەتی کە ئەو باخیرانەی لێ ڕاوەستێ ئەمانە بداتە بەر موشکی ئێران ئەگاتە ئەستەمبول ئەتوانێت زۆر بە ئاسانی لە مەڵیک بسفۆر بدا لە هەموو شوێنێ بداتن واتە تورکیاش تایە چێت چونکە بەرگەی ئیکۆنۆمی تورکیا بەرگەی شەڕی ئەوها ناگرێتن ئەگەر ناتۆ یارمەتی نەداتن ناتوانێت. زۆر باشە با بێنە سەر ڕووداوێکی تری دیاری شەڕی دوێنێ کەوتنە خوارەوەی سێ فڕۆکەی ئەمریکی بوو لە کوێیت کە ئەندێ یعنی بوو بە نوکتەش کە لەلایەن ڕاداراتی خۆیانەوە کراوەتە خوار و ڕاداراتی کۆیتەوە لە سۆشیال میدیان دەیانوت ئەمریکا وتوێتی بە جوندەکانی کوێیت بگرن واز لە ئێران بێنن تیاری بۆ نێشتینەوە. ئەم ڕووداوە چۆن بوو بۆ سێ تیارە بەجارێ لەلایەن ڕاداراتی خۆیانەوە بە هەڵا پێکرا و کراوەتە خوارەوە؟ خۆی کە من وتم لە قاعدەی هینیاندا علی سالم سوباح تەمانە وێنانە ڕاداراتی تایە لەو کاتە فڕۆکەی ئەمریکا لە ئاسمان بوو ئەفری بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە باس ناکرێت ئێران عەرزی کرد فڕۆکەیەکی جۆری 129 ببوورە 129 ئێم پەڕایەوە بە نێوونێزی کوێت لێرە تۆ ڕادارات چییە خێنێتەوە کە ئەم ڕادارە لێدرا ڕاداری پاتریۆتت هەیە نظامێک هەیە لە ڕادارات پێ وترێ IFF کوێت سیلاحی ئەمریکیە چەکەکانی ئەمریکیە و ئەمانەش ئەمریکین ینی عینی سیستەمە IFF چۆن ئەڵێ هاوڕێت لەگەڵ دوژمنە خێنێتەوە لە ئاسمانە ئەمە موشکی ئێرانە ئەمە فڕۆکەی ئێرانە ئەمە فڕۆکەی خۆمە لێرە شەپۆڵێ فرێدا ریسپۆندەر بۆیە گەڕێتەوە کە ئەمە هاوڕێ ئەمریکا هەتاکو لە ناو دەریا ئەمەش بەکاردێنێتن لێرە بزانە بووە فەوزایەک تۆ کە موشەکە تەقێنی بۆ تیارە ئەبێ فەرمان وەربگریتن کە فەرمان وەرنەگری بۆت نییە موشکەکە لەو تیارەیە بدەی فڕۆکەیە لە ئاسمان هەتاکو ئەمرت پێنەدەن لێرە بووە فەوزا ئەم ڕادارە تێکچوو ئەوە پەیوەندی بۆوە نەکرد یەکسەر کەوتە موشک تێگرتن کوێت یەکان کێشەکەیانەوەی چێ لە ماوەی ئەم چەند ڕۆژێ ئەمە بەرەو چوارەمین ڕۆژ سەتاسی موشکی خۆیانیان بەکارهێناوە لە چوار حیسابی ئەوە بکە یاجاتی دوو تێبگرن سێ چوار و پێنج و شەشیش تێگرن بۆ موشەکە یان بۆ فڕۆکەیەک یەکێ لەو فڕۆکانەوەی ڕاستی بێ من ڤیددیۆکە دەجان زیاتر سەیریم کرد کەوتنی ئەوە بە موشک نەبوو یەکێکیان دوانەکەی تر بە موشک کەوتن ئەوە مەشینەکەی لە ئاسمان تەقیەوە F-15ەکە لە کاتی بەرزبوونەوەیە بڵێن ئەیزانی قفڵ کرایە سەری موشک بۆی دیە ئەرفرەتل پاوەڕی فول پاڵنە ماکسیمە گۆگە و وستی بەرز بێتەوە ئاگری لێ بەرزبووەوە تەقیەوە لە دوا و کەوت ئەوەی کە لە ڤیددیۆ دەرچوو دوو فڕۆکەوانەکە هینەکە ئەمەیان بۆ حاڵەتە بوو ئەمەش دەلالەتی شێوەکو ئەوەی پێشوو کە باسمان کردووە لەگەڵ جەنابێت سیانە چاکردنەوە ئەم فڕۆکانە ئەبێ ڕابوەسێتن و دەستکاری بکەیت چاکی بکەیتەوە سیانەی بکەیت بزانی لە کوێیە فڕۆکە لە ئاسمان مەبینە کە ئەڕوا بۆ شەڕ و دێتەوە هەر ئەگەر ڕۆڵێ وەربگرێتن بەرز بێتەوە بە پشتا وەربگەڕێتەوە چی بڕغ و پەرچەیە لە جیانیا هەمووی شیلە بێتەوە ئەوێ ئەمانە هەمووی سیانە بکرێتن لەبەرەوە زەختێکی زۆرە لەسەر هێزەکانی ئەمریکا کە ئەم فڕۆکانە بەردەوام دێتن بینە بێتن ئەمە شەروەکو بە جەنابتم وت دەلالەتی فەوزایە دەلالەتی ئەو کەسانن کە دانیشتونە وا ترسێکیان لێ نیشتووە چۆن ئەڵێن بە کوردەواری خۆمان جەنابەت شوتت سەربازی کوێتی بگرن ڕاست و چەپتی ئەگرن جیاوازی ناکەن ناگەنە مەرحەلەی بڵێن تەمیز کە ئەمە هی ئەوانە ئەمە هی ئێمەیە زۆر باش وڵا حەزەکەم یەک کۆمنت وەرگرم لەسەر فڕۆکەوانەکان کە بە پەڕەشوت خۆیان قسە خوارەوە نەجاتیان بوو دوای کوێتەکان چوونە سەریان ئەمە زیرەکیە بۆ ئەوان یان حاڵەتێکی ئاسایی و بۆ پەڕەشوت لە حاڵەتی وا خۆیانەکە نەخوارەوە نا حاڵەتێکی ئاساییە چونکە تۆ وەکو بە جەنابتم وت مەشینەکانی کە تەقی ئەو پاوەری نەمایی تر کەوتە سپن مەرحەلەی سوڕانەوە تاکو ڕادێ تەوان ئەم فڕۆکەی کە کەوتە خوارەوە F-15E سترایک ئیگڵ ئەلۆ جۆرە بوو دیول ینی دوو کەسی تایە لە پشتێکتریوە داهشن هەرچەنە F-15 خۆی یەک فڕۆکەوانی تایە بەڵام دیولیشی هەیە نەوەکەر سینگڵ ئەتوانن لەو کاتەیە خۆیان فرەدەن و مەسافەکەیان بەرز بوو لە زەوی یەکسەر ئەوەی لیدەری ناو فڕۆکەوانەکە پێڵە ئیجەکت خۆت فرێدا ئەتیادی خۆفرێدانەکان بەڵام بڵین زۆر بە سەلامەتی داوازین چونکە فڕۆکەوان کە خۆی فرێدا هەر ئازاری پێگە ئەگەر خۆی تون نەبەسی بێتەوە فەقەراتی پشتی پای دەسی ئازارێکی پێگا بەڵام ئەمان زۆر بە سەلامەتی داوازین ینی بەسراحەتی خۆیان فرێدا بە بێەوەی کێشەیان هەبێتن زۆر باشە لە پەرسەندێکی تردا ئیسرائیل دەڵێت هێرشی زەمینی هەر لە چوارچەوەی ئەم شەڕەدا دەکەمە سەر لوبنان
بەڵام ئەم بەیانە بینیوان یعنی لە ڤیددیۆدا هێزەکانی لوبناان لەو ناوچانە دەکشانەوە با پەیتا بۆ کشانەوە ینی ئەوانی شەڕیان پێ ناکرێت لە زەمیندا بەرامبەر ئیسرائیل ناخر شەڕیان پێ ناکرێتن یا لوبناان هێزی ئاسمانی نییە ئیسرائیل هێزی ئاسمانی بەهێزە لە زەوی و تانکی ئیسرائیلی مێرکافا شەشەکەی لەچووە ئەوانەی لوبناان لەچووە لەبەرەوە بە هیچ جۆرە ناتوانێت ڕوبەڕووی هێزی ئیسرائیل ببێتەوە تایبەتی ئاسمانیشی ئیسرائیلە کۆتایی پێدێتن ئەبێ بکشێتەوە مەجالیتیانە ئیسرائیلیش تەبانەوە بە فرسەت ئەزانێت کە باشووری لوبناان بگرێتن و دوایەوە غەزە و ئەنجا دفەڵغەربیە لە کاتی فەوزای شەڕی ئێرانە. باش دەڵێن ئێران ینی بەدەستی خۆی هاوپەیمانێکی زۆری لەم شەڕەدا بۆ ئەمریکا زیاد کردووە ئەوە تا وڵاتانی کەنداوی هەموو کردووە بە بەرەیەک لەگەڵ ئەمریکا دژی خۆی لەلایەکی ترەوە بەریتانیا بکە سەربازەکانی دەکاتەوە ئەڵمانیا دەڵێت من ئامادەم بۆ هەرهێرشێک و ینی کەشتێ فڕۆکە هەڵگرەکانی فەڕەنساش ئامادەیان دەربڕ ئەمە چییە ڕوودەدات؟ سەیران دوایەوەی کە تۆ مرشدت کوشت سەرکردە قیادەی هەموویت کوشت لەسەر لە ناو ئێرانیش حاڵەتێکی فۆزا هەیە یانی پزیشکیان یان لاریجانی حرس فەوری بە قسەیان ناکە ئەمان بە کەیفی خۆیان ڕاست و چەپ تێگرن ئەگەر جۆ لە پزیشکیان ڕابگری وتی ئێمە فەرمانمان نەداوە لە هەدەفی مەدەنی بدەن یان لە نەوت بدەن لە منشاعاتی نەوت نەدەن بەڵام حرس فەوری چونکە فەرمانی سەهرێکی بە کەیفی خۆی تێگرێتن ئەوان کردیانە ئەم حاڵەتە و بووە فەوزا ئەوانیش لە ناو فەوزانی ئێرانیەکانە بۆیە بەڵێ باشە یعنی لە دیوی ئەو بەرەوەڕێتێت چێت رووسیا و چین لە بەرژەوەندی ئێران بەشداری بکەن یعنی ئەم وڵاتانە لە بەرژەوەندی ئەمریکا لەم لایشەوە رووسیا و چینەیە لە بەرژەوەندی ئێران ڕێی تێدەچێت بەشداری ئەم شەڕە بکەن بە نسبەت رووسیاوە بڕوامە کە رووسیا مەشغولی ئۆکرانیا لەوێ گیری خواردووە و ئەو شەڕە سەختە بۆ ئەوان هەرچانێ سەرکەوتن بەدەستێنێ هێواشەوە شێتە پێشەوە بەڵام ناتوانێ هاوکاری ئێران بکە بەڵام چین مەسلحەتی زۆرە هاوکاری ئێرانەکاتن ئەم شەڕ ئەگەر درێژی خایاند چین دێتە ناوەڕاستەوە بە ڕاوێشکار و بە چەک و بە هەموو جۆرێکی هەرچەنێ ئەو ڕادارەی کە کڕی ئێران لە چین ئەویش لێیدا فڕۆکەکانی کراولەری ئەمریکی ئەوانەی کە باسیمان کردووە کراولەر F-18 کە تەشویشی ئەلکترۆنی و حربی ئەلکترۆنیەکەن دوانێ لێدرا ئەو ڕادارش نەما فۆتۆڵەویەکە کۆتایی پێهات بەڵام بڕوا بکە چین دێتە ناوە ڕاستەوە وەگەر زیادیشی خایان بە فعلی دێتە ناوە ڕاستەوە ناهێڵێتن ئێران نەوتی ئێرانی لە دەست بڕوا و فێنزەوەی لای لە دەستڕۆیی نابێ ئێرانی لە دەست بڕاتن بەڵێ بەتایبەت دوایەوەی کە هورمز بە تەواوەتی داخراوە ڕەنگەی تر وا بکات چین وردە پێویستی بەنەوتە دەرکەوێت زۆر باشە لە ڕووداوێکی تری سیردا دوێنێ ینی نەک سیر جۆرێک لەوەی کە من و تۆ زۆر باسمان کردووە وتوتە ئێران نابێ فڕۆکە هەڵسێنێ چونکە ناتوانێت فڕۆکەکانی کۆنن بەڵام دوێنێ ئەم ڕسکەی کرد و دوو فڕۆکەی سوخۆی 24 هەستان لە قەتەر خرانە خوارەوە ئەمە چۆن بوو یعنی بۆ ئەم ڕسکەی کرد ینی خۆی سە فڕۆکەی فڕانەوە کرد لە بەرەو قەتەر بڵێن لەبان تەهران فڕۆکەی 129 ئێمەکەی ئەسوڕێتەوە ڤیددیۆشەیە کە ئەسوڕێتەوە و هەتاکو فڕۆکەی 130 بەکارهێناوە شەڕ رووسیا ئەوە فڕۆکەی سووکە هی مەشقە بەڵام بە کار دێتن ینی تۆ بەڵام بە کەڵکیژی دێتن تەنها موسەیەرە یان تۆمەهۆکی پێ بخەیتە خوارەوە ئەم دوو تەمانەوە وێنەی هینەکەیە سیخۆی 24ەکەیە سیخۆی 24ەکە و دوو فڕۆکەیە تەبعان کۆنە لە جەنگی عێراق و ئێرانەوە عێراق بەکاری هێنا و ئەو کەسانی کە بڵین لە جەنگی سووریا گەر بەبییان دێ شەڕی ناوخۆی سووریا F-16ەکی تورکی سیخۆیەکی ڕووسی خستە خوارەوە لە عینی جۆر بوو سیخۆی 24 لەمە ئەمە ویستی تەنها ئیسبات بکاتن کە بگاتە ئێوێنانە و بتوانێت لە ڕادارێ بدایان لە مەنزوماتێکی بەتەڕیات بداتن ئەم جۆرە فڕۆکانە ئەبێت زۆر نزم بفرن لە بەندەریا یعنی خۆ حادسەیەک هەیە ئەبێ ئەو فڕۆکەوانە جورئەتیەوەنە هەبێتنەوەنە نزم بفرێتن لە بەرزی 10 مەتر 15 مەتر لە بەندەریا بۆی بگاتە هین ڕادار نەیبینێتن ئەگەر بگەڕێیتەوە فڕۆکەوانێکی ئەرجەنتینی بابلۆ کاپاتشیۆ لە حامیلەی لە هینیدا مودەمرەیەکی ئەمەری بەریتانیدا گۆڤنتری لە شەڕی فۆکلاندا لە مزەکەراتی ئەڵێ ئەوەنە نەوی ئەفریم
شەپۆڵی دەریاخێوا و لە جامی پێشەوەی هودەکەیەدا لە فڕۆکەکەی تر نەمەبینی لە تەنیشتەوە سیرمە کرد. ئەبێ ئەمانە ئاوها بڕۆن بۆی ڕادار نەیانبینێ، بەڵام لە هەمان کاتە تەکنۆلۆژیا گۆڕاوە دوو فڕۆکەکە کۆنە ئەم فڕۆکانە هی عێراق بوون ئەسڵەن کە عێراق گەیشتۆ دەستی ساڵی 1991 چوو بۆ ئێران لەگەڵ مێک 23 و سیخۆی 22 M1 M4ەکانی هەمووی هی عێراقە و کاتە هاتاکو لە ئێرانیش کاتێکە چوو ئێران دوای ساڵی 91 هەنێکیان تاقی کردەوە کلێکیشی لە مەهەر ئاباد کەوتە خوارەوە دوو فڕۆکەوانی تیا بوو. ئەمە فڕۆکەوانەکان لە تەک یەکتری داهاتن لە پشت یەکتری نین لە ناو سیخۆی 24. زۆر باشە با بێنە سەر بابەتی ڕادارات یعنی کە باست کرد و ڕادارەی فۆتۆنەی ئێران لە ناو چووە ینی خەریکە هێرشەکان دژی ڕادارەکان زیاد دەکەن و ڕادارێک لە بەرامبەردا ڕادارێکی گەورە و گرانبەهای ئەمریکیش لە بەحرێن لە ناو براوە. حەزەکە باسی ڕووداوانم بۆ بکەیت. خۆی دوو ڕادار ڕاستی ڕادارەکەی قەتەرەوەی نێزیک قاعیدەی عەدید ئەو ڕادارە بمایی میلیارد دلار زیاترە لە نێوان 4500 تاکو 5000 کیلۆمتر قوتر دەوری خۆیە بینێ لە نێزیک سۆمالەوە بۆ باشووری رووسیا بە هەرقەزوینی و تاکو سنووری پاکستان ڕۆژاوای پاکستانەوە ئەبینێتن ڕەسەدێکە ئەوەی سەیرە بە ینی بڵین درۆنێکی شاهد 136 لێدرا تەقایەوە بەهای شەنێکە 20,000 دلارە یعنی نەموشکی بالیستی و دۆنێش ئێسەکە کە باسی ناکەن دۆنێش دانەیەک لە بڵین قاعیدەی ئستولی 5 ئەمریکی لە بەحرێن لێدرا فڕۆکەکانی ئەوانی لێنانەش بوو کشانەوە بەرەو سعودیە ڕۆیشتن چونکە ئیتر ئەو سیستەمە وەستا لێوێنانە. ئەمانە شتێکی سەیرەکە لێ دێتن بەڕاستی نەتوانی تۆم سێرێ بخەیتە خوارەوە بە میلیارد دلار زیاتر من ڕادارێکت بڕوات. زۆر باشە من هیچی وا بنەماوە بۆ ئێستا ئەگەر قسەیەکت بابێت جەنابی عەقیل. سپاس دەکەم ئەم شەو جارێکی تر دوایین پێشهاتەکان بە یەکەوە دەخەینە ڕوو ئینشاءالله بۆ بینەران. سپاس بۆ بینەریەوە ئەم شەو چاوەڕوانمان من بە زانیاری نوێەوە.